ومن والد خوش إنسان أمشوا وتعشوي للقدر بينش وتعوج رمضان دعوت من الله يقولون لبما مع كتب كفارتنا أحكاما جاء مشكلي أمشوا ما نشكراني خواهي دولارا وأكساني لبايمان في رمضان وأمشوا وتعشوي للمسدود يتصادي بهموت القرآن القرآن پیرۆزە دەفەرمێ ئەو کەسانەی کە دەڵێن ئەڵڵا پەروەردگارمانە پاشان بەردەوام دەبن لەسەر ئەو وشەیە تۆ ئەڵڵا بە پەروەردگاری خۆت بزانی دەبێ عیبادەتی بۆ بکەیت وەڵڵا ئەڵڵا پەروەردگارمە و بەس من 11 مانگ عیبادەتی بۆ ناکەم خوا پێویستی بە عیبادەتی تۆ نییە جا ئەو کەسانی دەڵێن ئین الذین قالوا ربنا الله ثم استقاموا ئەڵێن ئەڵڵا پەروەردگارمانە و بەردەوامیشن لەسەر ئەو وشەیە بەردەوامن لەسەر عیبادەت و خواپەرستی ئایا بەرووبوومی بەردەوامبوون لەسەر عیبادەت چییە؟ ئەگە تۆ 12 مانگە عیبادەتی خوا بکەی هەتا ئەو ڕۆژەی ڕۆحت دەسێنرێتەوە خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە کە بەردەوامن لەسەر دینداری و خواپەرستی لە کاتی مردنیانە ناخۆشترین تەنگانە ناخۆشترین حاڵەت هیچ کەسێک هەموو دنیا هەڵ بسێت بە هەموو قووەت و دەسەڵات و پارەیەوە ناتوانێت ڕۆحی تۆ بگەڕێنێت تەرجیعونەها ئین کوتم صادقین خوای گەورە دەفەرمێ دەی ئەگەر ڕاستەکەن ڕۆحی فڵان کەس بگەڕێنەوە ناتوانی کەواتە هەموو دنیا هەڵسێ ناتوانێت ڕۆحەکەی تۆ بگەڕێنەوە ناو لاشت کەواتە ڕۆح دەرچوون شتێکە لە دەسەڵاتی هیچ کەسێکان نییە جگە لە خوای گەورە جا ئەو کەسانە لە کاتی مردنیانە پێش ئەوەی ڕۆحەکەیان دەربچێ تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا چونکە لە دنیادا بەردەوام بووە لەسەر عیبادەتی خوا تەنها مانگی ڕەمەزان خوای نەناسیوە تەنها مانگی ڕەمەزان ڕووی لە مزگەوت نەکردووە تەنها مانگی ڕەمەزان قورئانی نەخوێندووە تەنها مانگی ڕەمەزان نوێژی نەکردووە بەڵکو بەردەوام بووە لەسەر عیبادەت و چاکە و خواپەرستی ئەوەندەی توانای هەبێت ئەو کەسانە مەلایکە دابەزێتە خوارەوە لە کاتی سەرمەرگیانە پێشوازیان لێ دەکەن خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم حتا چاو بڕ بکە مەلایکە بە دەوری ئەو ئینسانە دانیشێت هەمویان جوان دەموچاوی جوان دەڵێن ئەلا تەخافوا ولا تحزنوا مەترسە لە مردن مەترسە لە دوای مردن و خەمباریش مەبە لەوەی کە لە دنیا بەجێی دەهێڵی لە سەروەت و سامان و ژن و مناڵ و کەس و کارت کەواتە پێت ئەوترێ مەترسە و خەمباریش مەبە بۆچی لەبەر ئەوەی تۆ ڕێگایەکی زۆر بەختەوەریت کرد لە دنیادا ئەمڕۆ بەرووبوومی ئەو ڕێگایەت دەبینیت لە دنیادا عیبادەتت بۆ خوا کرد ئەمڕۆ بەرووبوومەکەی بە پشتیوانی خوا دەبینی پێت خۆشە لە کاتی سەرمەرگدا پێت بوترێ مەترسە بەڵام کێ پێت ئەڵێ مەلایکە بە فەرمانی کێ بە فەرمانی خوای گەورە کێ پێت ئەڵێ خەمبار مەبە مەلایکە بە فەرمانی خوا دەی بەردەوام بە وعد بەخوا بدە ئیاکە نەعبود و خوایە بەس عیبادەت بۆ تۆ دەکەم وعدەکەی خۆت جێبەجێ بکە دڵنیا بەخواش وعدی خۆی جێبەجێ دەکات لە کاتی سەرمەرگدا دڵخۆشی ترس و خەوفت نییە پێت دەڵێن مەترسە ئێمە هاتوونە ڕۆحی تۆ دەکێشین بە فەرمانی خوا مزگێنی بێرێت بە ڕەزامەندی خوا لە تۆ ڕازیە خەمبار مەبە بێتاقەت مەبە ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون پێت دەڵێن مزگێنی بێ بەو بەهەشتەی کە خوای گەورە وعدی پێتان داوە مەترسە تۆ بە بەهەشتە ڕۆی تۆ بە لای ڕەزامەندی خوا دەڕۆی تۆ بە ژیانێکی خۆش دەڕۆی چەندەها کەسە بوو لە دوای مردنی خەوی پێوە بینراوە وتێتی نەجاتم بوو لە دنیا لە خەمباری و لە بێتاقەتی و لە کێشە و مشکیلە و ئیش و کەسابەت و ڕاکە و بڕۆ بێرە و نەجاتم بوو الحەمدولله
پێبرا نەجات دەبێ دڵنیابە بەس بەو مەرجەی تۆ ڕێگای خوا بگریت بەو مەرجەی خوات لەبیر نەچێ لە کاتی سرە مەرگا دەبینیت ئینشاءڵڵا ئەو نوێژ و ڕۆژ و قورئان خوێندن و زیکر و عیبادەتی کە لە دنیادا ئەنجامتدا دەبینی چەنە دڵخۆشت دەکات مەترسە تەواو مەترسە خەمبار مەبە مزگەنی بەهەشتیشە لێبێت چێ پێ هەیە بم ئەمەی پێ خۆش نەبێت کەس هەیە لە مردن ئینکاری بکات نەخێر کەس هەیە بڵێ نامرم هیچ مرۆڤێک هەیە نەخێر کەواتە دڵنیا بە ئەو ڕۆژە دێت بەڵام ئەو ڕۆژە پێویستی بەخۆ ئامادەکردنە تۆ ئەگەر سەفەرێ بکەی چەند ڕۆژێکت پێ بچێت دەچی بۆ عومرێ ئەچی بۆ وڵاتێک بۆ سەفەر و سیاحەتێک پارە لەگەڵ خۆتا بەی پێداویستی سەفەر لەگەڵ خۆتا دەبەی دەی ئەمە سەفەرێکی دوور و درێژە پێداویستی ئەم سەفەرە پارە و پول و جانتا نییە چاکە و عیبادەتی خوایە پێویستە خۆتی بۆ ئامادەکەی ئەگەر بڕۆی بۆ سەفەرێک یا بۆ سەفرەیەک هەر دەڕۆی بۆ سەفرەیەک عایلەی لەگەڵ خەڵکیدا دەڕۆی بۆ سەفرەیەک ئەگەر هەرچی خواردن هەیەبی بەی بەس خوێکەت لەبیر بچێ خوێ چی ئیسفادەی لە گۆشت و تەمات و خەیارەکەی چی ئیسفادەیەکی لێ دەتوانی بیخۆی گۆشت بەبێ خوێ ئەی مەبەستم چی یانی لەدا مەبەستمان ئەوەیە هەموو شتەکانت پێویستە تۆ بۆ سەفەرەکە بۆ سەفرەی کە دەیکەی پێویستت بە نانە پێویستت بە گۆشتە پێویستت بە برنجەلانە پێویستت بە کۆمەڵێک ئەشیای ترە پێویستت بە ئاو خواردنەوەیە هەموو شتەکان پێویستت پێیەتی پێویستت بە شتێک شەبێ ئاگرەکەی پێ بکەیتەوە کەواتە کۆمەڵشتی زۆر هەیە وەکو نوێژ و ڕۆژ و عیبادەت و قورئان خوێندن و زیکر و یادی خوا بۆ ئەو سەفەرە پێویستە ئامادەی بکەیت چونکە مردن لە پڕا دێ یەکسەر لار ئەبی تۆ کۆتایی پێ دێ چونکە ڕۆژێک دێت سوێن بەخوا ناو دەخوێنرێتەوە بە فەرمانی خوا دەوترێ فەڵان و فەڵان ڕۆ ڕۆحی بکێشن تۆ ئاگات لە هیچ شتێک نییە ئاگات لەو فەرمانەی خوا نییە لە ئاسمانەوە بڕیار دەرکراوە کە ئەمڕۆ تۆ دەبێ بمریت ئەم شەو تۆ دەبێ بمریت کاتێک ئەزانی کۆتایی پێ دێ چونکە تۆ نازانی چ کاتێک بڕیارەکەت بۆ دەرەکرێ بڕیارەکەت بۆ دەرەکرێ و کۆتایی بە ژیانت دێ بۆی ئینشاڵڵا خۆتی بۆ ئامادەکە خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە پێیان دەوترێت لە سەرە مەرگا کە بەردەوام بوون لەسەر دینداری خواپەرستی خوشکی بەڕێزم لە چکت کردووە خۆت داپۆشیوە مانگی ڕەمەزان بەردەوام بە لەسەری چونکە لە کاتی سەرە مەرگا ئینشاڵڵا بەروبوومەکەی دەبینیت بەروبوومی ئەو باڵاپۆشی خۆداپۆشینە دەبینیت با خەڵکی پێت بڵێ پیرێژن گرنگ ئەوەی مەلایکە پێت بڵێ مەترسە خەمبار مەبە مزگەنی بەهەشتت لێبێ چی خەڵکی دەڵێ با بخۆی بیڵێ گوێ لە خەڵکی مەگرە بۆ شتێکە ڕەزامەندی خوای تیا بێت ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێ دوای ئەوەی کە بەو ئینسانە دەڵێن مەترسە خەمبار مەبە و مزگەنی بەهەشتیش لێبێ پێی دەڵێن نحن ئەولیاؤکم فی الحیاة الدنیا وفي الآخرة ئێمە هاوڕێی ئێوەین ئێمە دۆستی ئێوەین دۆستی ئێوە بووین لە دنیادا و لە قیامەتیش دۆستی ئێوەین هاوڕێی تۆ لە قیامەتە مەلائیکەیە مەلائیکە لەگەڵ تا دەبێت سەلامی خوایان لەسەر بێ ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون لبهشتا حستان لچی بێ ئارەزووی چی بکەن پێتان دەبەخشرێ و چی داوا بکەن لە خزمەتانایە هەرچی دوێ لە بەهشتا داوای هەرچی بکەی دێتە بەردەست حتى ئەبوو دەدا ڕەزا خوا لێ بکە سەحابەی بە سەنەدێکی سەحیح دەفەرمێ ئینسانی وایە حەزی لە باڵندەیەکی بەهشتە لە بەهشتا باڵندە هەیە گۆشتی باڵندە ئەفەرمێ کاتێک کە حەزی لێکە یەکسەر بە برژاوی یا بە کوڵاوی چۆنی دەوێت دێتە بەردەستی یەکسەر حازر وەکوی دنیا نییە ئەبێ شتێک لە بەهشتا بێ خوای گەورە بە نسیبمانیکە بەس تەنها ناوەکەی گۆشتە ئەینا تام و لەزەت و شتەکەی زۆر جیاوازە حەزت لە چی بێ و داوای چی بکەی دێتە بەردەست نزلا من غەفور ڕەحیم ئەم میوانداری کە بۆ ئەهلی بەهشت کراوە ئەو ڕێز و حرمەتەی کە پێیان دەبەخشرێ بە میوانەکان و بە ئەهلی بەهشت بێگومان ئەوە لەلایەنی پەروەردگارەوە کە پەروەردگارێکی غەفور و ڕەحیم جا بۆی ئینشاڵڵا بەردەوام بن لەسەر دینداری و خواپەرستی دوای مانگی ڕەمەزان ئێمە ئەم شەو لە مزگەوتین سبەی شەوەم کاتە مزگەوت چۆڵە
مزگەوتەکان چۆڵن، بەڵام نابێ عیشا و مەغریب و کاتەکانی تر مزگەوتەکان چۆڵکەین. بەیانی ئاخر ڕۆژی لەچکە بۆ هەندێک کەس بەداخەوە دەبینی لە مانگی ڕەمەزانە حتا 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ ناکاتە هەفتەیە، مزگەوتەکان قەڵەباڵغە وردەوە دەڕیز بەڕیز کەمەکە، ناکاتە هەفتەیە، مراقبەیکە متابعیکە لە هەموو مزگەوتێکە بەعام کەمەکە. ئیتر ئەوشی زۆر مقاومە بکە پەنا بەخوا ئیمان زەعیفە ناڕاتە 15-20 ڕۆژ وردەوە دە خەڵکی لە مزگەوت دەکشێتەوە، چونکە وا دەزانێت دوای مانگی ڕەمەزان ئیتر بۆ خۆی نوێژ بکە نیکە هیچ کێشەیەکی نییە. خوا پێویستی بە نوێژ و ڕۆژ و عیبادەتی ئێوە نییە. خوای گەورە دەفەرمێ من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها. ئەوەی چاکە بکە بۆ نفسی خۆیەتی، پاداشتەکەی بۆ خۆیەتی، سود و قازانجەکەی بۆ خۆیەتی، خوا پێویستی پێی نییە. و هەر کەسێکیش گوناه و تاوان بکە بێگومان خۆی باجەکەی ئەدات، بێگومان خۆی زەرەر دەکات. جا بۆی ئینشاڵڵا بەردەوام بن لەسەر ئەو چاکە و عیبادەت و خێر و چاکانی کە ئێستا ئەنجامی ئەدەن. دوای مانگی ڕەمەزانیش بە ئیزنی خوا خوات لەبیر نەچێت، چونکە ئەگەر خوا لەبیر بچێ خوای گەورە واز لە تۆ دەهێنێ، لەبیرت دەکات، واتە واز لێ دەهێنێ، دەتخاتە ناو ئاگری دۆزەخەوە. ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم تخوا ئاگاتان لە نوێژ و عیبادەتەکانتان بێت، تخوا ئاگاتان لە نوێژ و قورئان خوێندن و زیکری خوا بێ. ئەو قورئانی پیرۆزە ئیهمال مەکەنە تا ساڵێکی تر، چونکە خەڵکی وا هەیە ئەمەندە ئیمانی زەعیفە قورئان دەزانێ بەس ڕەمەزان بۆ ڕەمەزان قورئان دەخوێنێ، دوای ڕەمەزان ئاگای لە قورئان نامێنێ، قورئانەکە لەگرێتە ڕەمەزانەکەی تر، دڵنیا بە ئەو قورئان لە قیامەت شکاتە لێکە بەپێی قورئان و حەدیث. ئەو قورئانی کە نایخوێنیتەوە دەیزانیت ئیهمالت کردووە ڕۆژێک دێ بەرەنگارت دەبێتەوە، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم القرآن حجة لك أو عليك. قورئان یا دەبێتە بەڵگەیەک لە جەهەنەم ڕزگارت دەکا، یا دەبێتە بەڵگەیەک بەسەرتەوە بۆی بەرەو غەزەبی خوا بدبات. چونکە هەر کەسێک لە قیامەت قورئان بەرەو ڕووی بوەستێ بڵێ خوایان منی هەجر کردو منی نەخوێندووە، هەرچی داوای بکە خوای گەورە داواکەی بۆ جێبەجێ دەکات. بڵێ خوای لێی خۆش بە خوا لێی خۆشە بێ، بڵێ خوای سزای بدە خوا سزای بدات. کەواتە ئەو قورئانە کە دەیزانی بیخوێنە بۆی لە ڕۆژی قیامەتە شکات لێ نەکات، تەنها مانگی ڕەمەزان بیخوێنی ئەوە پێڵێن هەجری قورئان، ئەوە وازهێنانە لە قورئان. قورئانی پیرۆز دەبێ هەموو کات بیخوێنی، ئەو کاتە ئینشاڵڵا لە دنیا و قیامەت بەختەوەر دەبن. بۆی ئینشاڵڵا ئەگەر پێتان خۆشە لەسەرە مەرگا خوای گەورە ڕەحمتان پێ بکا و دڵخۆشتان کە عیبادەتی خوا بکەن و بەردەوامن حتا دوای ڕەمەزان و حتا مردنیش ئینشاڵڵا. ئەو کاتە ئینشاڵڵا دوای مردن ناخۆشی و خەمبواری و بێتاقەتی نابین ئینشاڵڵا. یا ربی خوای نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی، خوایان آخرمان بەخێر بگێڕی، خوایان ئەم مانگی ڕەمەزانت کردێتە کەفارەتی گوناهەکانمان، خوایان گردنمان لە ئاگری دۆزەخ ڕزگار بکەی، خوایان لە موسڵمانان و هەموو موسڵمانانی تریش خۆشبی، خوایان ئەم ڕووە جوانانە و هەموو ڕووەکانی تر لە ئاگری دۆزەخ بەدوورکەی، مان خەیتە بەهەشتەوە لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە. یا ربی خوایە کۆمان بکەیتەوە لە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتا کۆمان بکەیتەوە. یا ربی خوای لەو کەسانەمان بگێڕی بەردەوام بینە سەر دینداری و خواپەرستی حتا و ڕۆژی دەمرین، و لەو کەسانەمان بگێڕی یا ئەڵڵا کە لە دوای مردنمان و پێش مردنمان مزگەینی بەهەشتمان پێ دەدرێ. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.